قەزیەی فەڵەستینی خوشک و برایانی بەڕێزم قەزیەیەکی نەتەوەیی نییە. قەزیەی فەڵەستین قەزیەی ئوممەتێکە، قەزیەی ئوممەتێکە، پەیوەست نییە بە عەرەب و بە کورد و بە تورک و بە فارس، پەیوەستە بەوانەی کە خۆیان بە موسڵمان دەزانن. هەر کەسێک خۆی بە موسڵمان بزانێ قەزیەی فەڵەستین تایبەتە بەو. ئەوجا فەڵەستین و ئەو داگیرکاریەی زایۆنی لە 7 ئۆکتۆبەر دەستی پێ نەکردووە. ئاوا خەڵکێکی دۆڕاو، خەڵکێکی بەزی و پەنجەی تۆمەت بۆ حەماس درێژکاتن. ئەگەر ئاوایان نەکردبایە ئاوانە دەکرا. بەس گوێ ڕاگرن. لە ساڵی 1948 لە ساڵی 1948 هەتا ساڵی 2023 دەزانن چەند فەڵەستینیان شەهید کردوون جوولەکە؟ 100,000 فەڵەستینیان شەهید کردووە. 100,000 فەڵەستینی لە ساڵی 1948 هەتا ساڵی 2023. کەواتە قەزیەکە قەزیەی 7 ئۆکتۆبەر نییە. ڕووبارە خوێنێکیان ڕشتووە و ڕووبارە خوێنێکیان داوە خەڵکی فەڵەستین. بەدەیان و بەسەدان قائید تیرۆر کراون. شێخ ئەحمەد یاسین لەکوێ تیرۆر کرا؟ هیچ شوێنێکی نەدەجوولا، نەدەست نەقاچ، لەسەر ئارەبانەیەکی نوێژی بەیانی بۆ مزگەوت دەستی تیرۆریان کرد. ئەتۆ لەگەڵ دوژمنێک لە سیراعدای شەڕی لەگەڵکەی هەر دەتکوژی، شەڕی لەگەڵنەکەی هەر دەتکوژی، دابنیشی هەر دەتکوژی، بەخەوی هەر دەتکوژی، ڕابکەی هەر دەتکوژی. چار چییە؟ ئەوجا 700,000 فەڵەستینیان شار بەدەر کردووە، لە خاچی خۆیان دەرکردوون، ئاواران لە وڵاتانە. باشە ئەوجا جوولەکە بە تایبەتی زایۆنیەکان کە داگیرکەرن لەوێندەر 600 گوندی فەڵەستینیان کاول کردووە، تێکیان داوە نەیانهێشتووە. یان کردویانەتە مستەوطەنە، یان خاپووریان کردو خەڵکەکەیان دەرکردووە. باسی بریندار هەناکەی.